ئێستا شارەوانی خەمی ئێرەی پیسەبی وەنیا ئەمە زۆر ئێرە پاک بوو پێشتر بابێن خۆیان دیتیان چەند پاک بوو ئێستا هاتینە شۆفەلیان لێدا و تێکیاندا و ڕاست ڕۆشتینە دیارە نیازیان بە زەرەری خەڵکە ئەگەر نیازیان زەرەر نەبی ها ئێران هەموو پیسکردیە بۆ هەڵیان نەگرتیە بۆ نای بەنزڵەکەی بۆچ بۆ هێشتیانەوە ها ئەوە جادە سیرکە هەموو پیسە خۆ پاک بوو پێشتر هەمووی قاقزی لێ نەبوو هەموو خۆمان پاکمان کردەوە ئێستا ئەوان پیسیان کرد بە شۆفەری لە دەنیا هەڵگرن بۆ خۆمان بارمان دەکرد بە پاچی نەمەندەێژەوە پیس بێ زەرەرەکەشمان پێ نەدەکەوت بەس ئێستا کە ئەوان پیسیان کردی هەڵیشان نەگرت ئەو ڕسمێ هاتین بەس عاشش شۆفەری لێدایە هەمووی تێکەراو کرد یعنی هەریشی بای 2 میلیۆن 3 میلیۆن هەمووی لێ خەسار بووە تقریبا 50 عائلە دەبێتە سێرەیە یعنی یەکی نەپارازی هەمووی تێک دێت تەلەفۆن لۆ شارەوانی بێتی شارەوانی چار تەلەفۆن لۆوی کرد وت کاکە بادانێ بەس بلۆک و کەپری دروست نەکەنەوە ئەمەش هەموو مێز و بقەبا کارتۆن دامانە ڕۆژانە سەرمان دەفرۆشت